لە گوندی شاخەی ڕۆژهەڵاتی شارۆچکەی شارەبانی پارێزگای دیالەین و دەچینە شوێنی ڕووداوە تیرۆریستەکەی شەوی ڕابردووی گوندەکە کە 8 کەس کوژرا و 4 دیکە بریندار بوو. تەواوی کوژراوەکانی ڕووداوەکە کە سوکاری شەهابن لە بنەماڵەی شێخ مستافی هۆزی تەمیمی. ئەم شوێنە هەمووی خزم و دەرهاوسێ و کەسی یەکن، کەسی نەناسراوی تێدا نییە. دوێنێ شەو تووشی شۆک بووین، گوێمان لە تەقی فیشک بوو لەم شەقامەدا. لێرەدا ئەوانیان شەهید کرد. بۆم بە سیارەکاندا تەقیوە و لە تەنیش شەقامەکەەوە تەقیان لێ دەکرا. 8یان شەهید بوو، 4یان بریندار کرا. دوو کوڕی مام و پورم و کوڕەکانی هەمویان لێ خێزان بوون لەم شوێنەدا شەهید کران. شەوی ڕابردوو هەیستە مەحەمەد لەگەڵ خێزان و منداڵەکانی دەچنە بازاڕ بۆ کڕینی شیرینی یادی لەدایکبوونی منداڵە بچکۆلەکەی. لە کاتی گەڕانەوەیان لە سەعات 9:30 خولەک بۆمبی چێندراو بە ئۆتۆمبیلەکەیان دەتەقێتەوە و هەمویان گژان لەدەست دەدەن و 3 ئامۆزاشی لە کاتی بەهاناوەچوونیان بە فیشەک دەکوژرێن. فدوو ئەرهاب شی سەوە لە الإرهاب. ئیتر ئەمە تیرۆرە، لەگەڵ تیرۆرەڵی چی؟ چاوەڕێی دەرەنجامی لێکۆڵینەوەکانی هێزانیەکانی. ئەو عایلە ئەو خێزانە لە بازار بوو مسواگێ کرد، هات بۆ ئەملە عبۆی بۆندانان لەوێ ئەو شوێن عبووە ینی بمبە تەقەی لە بانیان. ئەو سیارە 5 کەس لە ناوی بوو، پیاوەکە و ینی ژنەکە و مێردەکەی و 5 مناڵ لەگەڵی بوو، شەهید بوون. ئەوەدا ئەو عشرەتە دەنگ ئەو تەقانەیە کرد هاتنە دەرەوە لێوێ دانیشت بوون ئەوان وەقەنە ئاسووە بیکەیسی و نازام چی هەم لەو عالەمەدا و لەو ملەتە. سێ بۆمب تەقیوەتەوە و دواتر ئەلەم جێگەی کەمە وەستاوین ئەو کەسانەیە خو تیرۆریستەکان کە کردەوەکەیان جێبەجێ کردووە لێرە لەم جێگەیەوە بە فیشەک تەقەیان لە شوێنی تەقینەوەکە کردووە بۆ ئەوەی ئەگەر لە تەقینەوەکەش ئەو خەڵکانەی کە پێوە بوون ڕزگاریان ببێت بە فیشەک لێرەوە بیان کوشت. ڕووداوەکە دەنگدانەوەی لەسەر ئاستی باڵای حکوومەتی عێراق بە دوای خۆی داهێنا و خودی محەممەد شیع سوودانی سەرۆکوەزیرانی عێراقی هێنایە سەر هێڵ و هێزە ئەمنیەکانی ڕاستپاردووە لێکۆڵینەوەی جددی لە ڕووداوەکە بکەن. شاخەوان محەممەد، کورسات نیوز، دیالە.